ئاڵە تاڵەبانی ئەڵێ 2000 سەوتی نهێناوە 2000 سەوت لە کەرکووک کەچی بۆ بە نوێنەری کەرکووک بۆ خۆفرۆشی لە بەغدا. ئەی کە شیعی بەنی ئەسەدی ئەی ئیتر بۆچی نوێنەری کوردی کەرکووکی یا خەڵکی کەرکووکی بە شەرەف لە کورد و عەرەب و تورکمان. بەڕێمە باوەڕمان بۆ جۆرەشتانە نییە ئەبێ خەڵکەکە خۆی بە قیاسیش بە حەول و قووەتی خوای گەورە دوای پێتان ڕاگەێنم کە هەر 35,000 کەس نوێنەرە هەڵبژێرە بۆ ئەو ئەنجومەنی شورای. ئەو کاتە شوێنەکان دیارەکەین و هەموو شتێک ئەوانە واضحتر و ڕۆشنتر تەقدیمەکەین پەلەمان لەو ئیش و کارانە نییە. ئێمە دەینە پێشەوە بە حەول و قووەتی خوا پەیامێکی بەدیلی لە سەتاسەتی پارتی وێچێتی خەینە پێش چاوی خەڵکەکە بە هەموو شێوازێکی تێگەیشتنی واقعی ئەم سەردەمە بەڵام پشت بەسوو بە دینەکەشمان. هیچ کەسێکی ژەهمال ناکەین وزەی هیچ کەسێک چووکە خوای پەروەردگارە فەرمێ ئەطعەمەهم من جوع وآمنهم من خوف. باسی قوڕەیشەکە 360 بتیان لە کەعبەدا نابوو بەڵام خوای پەروەردگارە فەرمێ ئەطعەمەهم من جوع وآمنهم من خوف. نان و ئەمانی بۆ تەوفیر کردبوون ئەو هەموو بتەشیان دانابوو ئەشیان پەرست. خوای گەورە فەرمێ فەلیعبودوا رەب هذا البەیت. دەکە مادام ئەم نان و ئەمانیان بۆ مسۆگەر کردو با ئینتیمایان بۆ ئەوە ئێمە نامانەوێ خەڵک ئینتیمای بۆ ئێمە هەبێ حتا نەمان ناسی بمان ناسە بزانە شەریفین دەستپاکین ئەمینین پێشمانەکرێ پێمانەکرێ بە حەول و قووەتی خوای گەورە پێشمەرگەی بەڕێز و مجاهیدی ڕاستەقینە و ئازا و بوێر بەرەو ڕووی حەشتی وەحشی بکەین و هەروەکو کە پێمانەکرێ خەڵکانێکی ڕیشسپی خاوەن تەجروبە و ئاقڵ بکەین بەواجه هەیە کە خەڵک متوانەی پێ بکە. کەسانێکی کۆمەڵ ناسی شیکاری لێزان بتوانە تەحلیلێکی سیاسیمان بداتێن نەک جۆرەکەیەک بکەین بە مستەشار دوای ئاوی گەرم لە ژێریەوە ڕوا بە دەردی عارە بەڵێ نایم و ڕجلێک بشەمس. نامانێ گۆلک ئاوا پەروەردەکەین ئەمانێ خەڵکێکی واعی و وزەی کوردیش زۆر زۆر بەڕێزە. بەڕاستی میلەتی ئێمە پڕە لە ئیختیساس میلەتێکی ڕۆشنبیرمان هەیە بەزەم کوردایەتیوانە نەخوێنەوارانە کردیان بە گەیاندیانە ئەو حاڵەتەکە لە دەرەوە ناوە وڵات گاڵتەمان پێ بکەن. هیچمان لە فەڵەستینیەکان کەمتر نیە هیچ. ئاگاتان لێ ژنێکی فەڵەستینی نەخوێنەوار کە قساکە چۆن قساکە مناڵێک چۆن لەسەر مقاومە پەروەردە ئەبێ ئاوە پەروەردە بینەوە بەرامبەر داگیرکەرانی کوردستان و بە تایبەتیش بەرامبەر حەشتی وەحشی کە تەعەدایەکی زۆر گەورە و زوڵمێکی زۆر گەوریان لێمان کردووە کە نابێ ئێمە قبوڵیکەین حتا ئەگەر کوردایەتیوانان 100 جاری تر ئیتیفاقیان لەگەڵا بکەن. ململانەیەکی مەذهبی دینیە پێویستە شانی بدەینە بەر خوای پەروەردگاریش بەرەکەت بخاتە ڕەنج و خەبات و جوهد و جیهادمانەوە خوای گەورە تۆکمەمان کە بمان کە بە ئەداتی قەدەری خۆی بە سەرخستنی دینەکەی